شعار عفرين هردم ويشين به ام تخازن نامه كي بكين جهان تبدا انه اف عفرين دارا زيتونه شعار اشتيه وشاوا انه اف فادارات تين شوطاندن وتين راكرن واف جبوله متخازن في نامه بكين جهان تبدا دروش ما كعفرين ويهرشين بمينا يعني تقاسي ونداري ما قطبك نجي وهر نفس ورن وبادرة بتشينن يعني تقاس ونداري ما قطبك يانجي مرو ما بكوجن يانجي مرو مالان طالان بكن وهر ونفسي نقول دورن وبانتشتا بردوان بكن ام باتشتا خلاص نابن لهاد دوري كي شش مانگه تا حود مانگه 500 دانه تا 600 دانه توانم پرورش بم کارێکی منی جواسەیەتی چون شغڵێکی سنەتیە و دەرامەدێکم دروست کردووە بۆ خۆم لە حازی هینیشەوە تەبیعی و لە حازی گۆشتی شتێکی زۆر جوانە ئۆرگانیکە چون خواردنەکەی تایبەتە گەنمە و زۆڕەتە و سۆیای و یۆنجەیە ئەزانم گۆشتەکەی تەبیعیە وە لە یۆنجۆوە نوای شتای تەبیعی استفادەکە بۆ هۆیەوە هەمیشە مشتری بووم و دلیلی چیەوەسە گۆشتی بخورێنن تقریبان لە گروی گۆشتە قەرمێزەکان یا سوورەکان وە گۆشتی گوێرەکە و گۆشتی مثل کاڕوانە تەبەقە بەندیەوێ Сооснователь компании Wendy Group и идеологический вдохновитель проекта Wendy Bazaar. Нашему проекту Wendy Bazaar уже 6 лет. Мы проводим их примерно 3 раза в год. У нас на этом маркете, наверное, самое большое за всю историю количество участников. Это 150 брендов из разных регионов России, из Северного Кавказа, из Казани, из Санкт-Петербурга, из Москвы, из соседних республик. У нас натуральная, эксклюзивная халяльная косметика. Делают абсолютно все сами, руками. Косметика по уходу. Делаем в Москве, заказываем ингредиенты по всему миру, ну и делаем все сами. Ну да, у нас все натуральное. А халяльное то, что не вредит человеку, не вредит здоровью. Мы не используем вредной химии, не используем сульфат натрия, парабенов и силикона. Если еще нет, то мы советуем начать.